دوای ڕۆژێک لە ئازادکردنی بە کەفالەت لە زیندانی ئەڵمانیا ڕابەری پێشووی کەتەلۆنیا کارلۆس بۆگدیمۆند داوای نوێی لە دەسەڵاتی ئیسپانیا کرد دانوستاندن دەربارەی داوای جیابوونەوەی کەتەلۆنیا بکاتەوە. بۆگدیمۆن بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند ئەو بە هیوایە دادگای ئەڵمانیا بڕیارێک بدات بە تاوانی یاخیبوون ڕادەستی ئیسپانیا نەکرێت. هەروەها وتوێژ پێویستە بۆ دامرکانەوەی ململانی سیاسی لە وڵاتەکەدا. دوای ئەوەی دادگای ناوچەی شوێسێک لە ئەڵمانیا بڕیاریدا تاوانی یاخیبوون پاساو نییە بۆ ڕادەستکردنی تۆمەتباران و ئەڵمانیا لە ڕووی یاساییەوە سزای بۆی نییە، دوای 2 هەفتە لە زیندانیکردنی ڕۆژی هەینی ڕابەری پێشوو بە کەفالەت زیندانی نیومنستەری جێهێشت. هێشتا ئەگەری ڕادەستکردنی بۆگدیمۆند هەیە بە تاوانی خراپ بەکارهێنانی دارایی بۆ ڕیفراندۆمی قەدەغەکراو لە کەتەلۆنیا لە ساڵی ڕابردوودا. بۆگدیمۆند تەمەن 55 ساڵ بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند تا ئەو دەمەی پرسی ڕادەستکردنی یەکلایی دەبێتەوە ئەو لە بەرلین دەمێنێتەوە. وتیشی ئەگەر ڕادەست نەکرێتەوە ئەوە بەنیازە بۆ بەلجیکا بگەڕێتەوە کە لە دوای هەڵاتنی لە ئیسپانیا لەوێ لە واترلۆ نیشتەجێ بوو. ئەم ڕابەری پێشووی کەتەلۆنیا لە 25 مانگی سێ ڕابردوودا چوە ئەڵمانیا لەسەر داوای فەرمانی ئەوروپا دەستگیر کرا.